2009 تۆ ناوەنووسی وە 16 ساڵە تەمەنێکە مناڵێک ببووای لەو کات توێستا تەمەنی 16 ساڵ بوو تاوا کردم باسیەکەی ئەمە وەصلێکە بەدەست منەوە کە لە ساڵی 2017دا بڕکراوەتەوە بۆی کە هاوڵاتیەک لەگەڵ هاوسەرەکەی و دایشە بچن سەردانی ماڵی خوا بکەن و فەریزەی حەج بەجێبێنن. بەڵام لە ساڵی 2009 ئەم هاوڵاتیە بەردەوام ناو دەنووسێت تاوەکو ناوی بێتەوە و فەریزەی حەج بەجێبگەێنێ، بەڵام تاکو ئەم ساتەش ناوی دەرنەچووە. من هاتووەتە ماڵی کاگاراس ناجی کە ئەم هاوڵاتیە کاگەراس سڵاو لێبێ خۆڵە باشی سپاس دەکەم مەمنونم زۆر سپاسانەکەم حاجیە بڵم کاگاراس ئینشاءالله بەخێر بێنە خوا سەر چاوم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاسانەکەم بەخێرمێن سەر چاوم. وەکو دەزانن لە ساڵی 2009 لە مزگەوتی عەلی کەمال لە شاری سلێمانی بە قەرەباڵغیەکی زۆر ئەو کاتە ناوم نووسی. دوای ئەوە لە 5 2007 لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی ناوم نووسی خۆم و خێزان و دایکم کەسێکەسی بوون هەتا ئێستا ناومان دەرنەچووە. سپاس بۆخوا لەوانەیە نسیبمانتیان نەبوو بێ، بەڵام ئینشەڵڵا بۆ ئەم جارەش ناومان نووسیوەتەوانێن بەش و ئینشەڵڵا ئەم جارە خوا بیکا بە نسیبمان. باشە لە ساڵی 2009 تۆ ناوەنووسی وە 16 ساڵە تەمەنێکە مناڵێک ببووای لەو کات توێستا تەمەنی 16 ساڵ بوو تاوا کردم باسیەکەی هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە کە تاسە ناوتان نادۆتەوە؟ واللهی نازانم والله هیچیان پێ نەوتون حتا ئەم 5-6 ساڵی کە ئەم ناوانش دەرەچوو هەمووی متابعەم کردووە خوا هەڵناگری یعنی لیژنەکە بە خەڵکی پسپۆری تایە خەڵکی یاساناسی تایە دکتۆرای تایە کە ئەم تیر و پشکە ئەکەن بڕوا ناکەم هیچ خەلەلێکی تیا بێ، بەڵام ئیترەوە نسیبی خۆمانە نسیبمان تیای نەبووە. یعنی تقریبا لە 2009 هەتا ئێستا من ناوەنووسم من وەکو زیندانێکی سیاسی ئەوە حکومەتی هەرێمی کوردستان بەڕێزەوانێ بەهاتایە خۆی لێرە نای بنووسیمایە فۆرمی بۆ پڕکردمایەتەوانێت لەسەر ئەرکی خۆی فەریزەی حەجی بۆ بکردمایە. باشە 16 ساڵ تەمەنێکە چاوەڕوانی وەکو باسم کرد، بەڵام ئەو هەموو چاوەڕوانی ئەوەنە تامەزروی واللهی چاوەڕوانیم کردووە، بەڵام منیش حەقم کردوتەوانێ ئەوە تقریبا بۆ 8-9 ساڵە چێت هەموو ڕەمەزانێک 30 ڕۆژی ڕەمەزانە چم بۆ عەمرە حەقی ئەوم کردوتەوانێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ لە ڕەمەزانە یا لە ئەو کاتە پیرۆزانە عەمرەیە بکەیت وەکو حەجی وایە بەدەستی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم حەقم کردوتەوانێ منیش. جارێکی شەونێ لەو بامەڵەیە. باشە ئیشەڵا گەر ناوە دەرچێ کە چوویتە ئەوێ یەکەم شوێن یەکەم کەس چیەکە دوعای بۆکەی؟ واللهی دوعای خێر بۆ ئێوە ئەەکەم، دوعای خێر بۆ ئەم کەناڵە جوانەتان ئەەکەم، بۆ ئەم کوڕەگەنجانە ئەەکەم. باش شتێکتانیش بیر بێنمەوانێ 5-6 ساڵ لەمەوە بێژ لە بەدواداچوونە جوانەکەی ئێوە ئەم کەناڵە جوانی ئێوانێ توانیمان ماڵێکی هەژار و داما و لە دەرەوەی سلێمانی بەهۆی ئەم کەناڵەوانێ خۆم و مهندسەکانی شارەوانی و خێرخوازان بگەینە ئەو ماڵە و دەستی هاوکاریان بۆ درێژکەین. کەمتر بوو بێ 5-6 ساڵ تەمەنمان تۆ دەکورتە. کا حاجی بۆ نمونە ئێوە داواکاری چیتان هەیە لە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرەتی حەج و عەمرە؟ واللهی داواکاریم لیانەوەیە کە من ناڵێم پێشتر باسم کردو ئەم تیر و پشکە هیچ هینێکی تیانە، بەڵام سیرەکەی لە فەریزەی حەجە کۆمەڵێک لە وەزارەتی ئەوقاف لەسەر وەزارەتی ئەوقاف ئەچن، کۆمەڵێک لە وەزارەتی تەندروستی ئەچن، ئەمانەش لەوانەیە هێنا خەڵکەکە بڵێن ئەو 3-4 هەزارەی کە بۆ حاجیانی هەرێمی کوردستان دانراوە لەو پشکەکەم کاتەوانی ئەمەش وای کردووە لەوانەیە زۆر لە چەند هەزار کەسێک وەکو من ئاواهی لەم ماوە درێژەیان ناوی دەرنەچوو بێت. تاسە چ عەمرە بەنجام گەیانەوە؟ 5 عەمرەم ئەنجام گەیانەوە. بەڵێ لەخوا بەزیادە بەتەمای بۆم ساڵیش ئینشاءڵڵا ناڵێم هەموو ساڵێکەکە ناوم دەرنەچێت، ئینشاءڵڵا ناوم دەرەچێت. وەکو وتم ئێسش بڵێن وەجبەی نوۆی زیندانە سیاسیەکانم لە عێراقوانی ئەمرێ دەرچووکە ئیشمان بۆ بکرێت و لە سەر حسابی حکومەت چین بۆ حەج و یعنی کۆمەڵە ئیمتیازاتی تیا ئینشاءڵڵا
ئەگەر بچم بۆ حەز بە بەلاشیش ئەچمەم جار بەشمان ئینشاءڵڵا دوعا بۆ هەموو مسلمانانەکەم بە تایبەتی بۆ کوردستان خوا ئەم وڵاتەمان پارێزێ و وڵاتانی مسلمانانیش پارێزێ دەستخۆشیتان لە یەکەم زۆر سپاسدانەکەم بۆ ئەم بەسەرکردنەوەیە.